بێگومان هونەرمەند عەدنان کەریم میوانی کورسات مەگەزینەوە پێکەوە گفتوگۆکەین لەسەر ئەلبومی شار. مامۆستاگیان زۆر بەخێربەی سڵاو لەوێ. سڵاو لێوە ژیان زۆر بەخێربەی. پێم خۆشە باسێک لە بیرۆکەی دروستبوونی شاکارێکی هونەری بکەم کە لە شاکارێکی ئەدەبیەوە بێگومان دروست بوو و چۆن بوو هونەرمەند عەدنان کەریم بیری لەوە کردوێتەوە کە چامەکەی نالی و وەڵامەکەی سالمیش بکاتە بەرهەمێکی تایبەت و پێشکەش بە گۆرانی و موزیکی کوردی بکات. زۆر سپاس. ڕاستێکی من ساڵی 2000 بوو کە هاتمەوە بۆ کوردستان، هاتمەوە بۆ سلێمانی. ئەو ساڵ پێش ئەوە من کارەکانم کاری با بڵێن چامەکەی نالی لە سوید ئیشم تیا کرد و کارم تیا کرد و هەوڵمەدا کە لە شعرەکە تێبگەم. بیرۆکەکە ئەکەوێتەوە پێش ساڵی 2000ش. بەبیرم دێ کە ساڵی 2000 هاتمەوە سەر لە بەیانی ترچمەوە لای ماڵی دایکم و سەر لە بەیانی هەر لە مامۆسایەنەوە بۆ کانێسکان بە پێ ڕۆشتم تقریبان دەوری سەعات 4 بەیانی بوو هەتا مزگەوتی گەورە لە مزگەوتی گەورە مامەوە تۆزە دانیشتمەوە. ئەو کاتە جەژنی ڕەمەزان بوو. بۆ هەمان ڕۆژ چووم سەری سەردانی پیرمەسوورم کرد، سەردانی شێخ عەباسم کرد، ئیتر سەر شەقام ئەو جێگانی کە نالی باسی کرد بوو. ڕاستەکەی لە ماوەی 10 ساڵ و من نەهاتوو بوومەوە بۆ کوردستان لە 91ەوە کە چوومەتە دەرەوە 92 گەشتومەتە سوید. ئیتر ماوەیەکی زۆر بوو. هەمان ئەو پرسیارانم هەبوو کە نالیش هەیبوو لەسەر شاری سلێمانی ئەوێ شوێنەکان ماوێ. سوودفە ئەو کاتی کە هاتمەوە شار ئەوەندە گۆڕا بوو بڕا بکە یعنی پرسیاری ئەو بکەم بڵێن بە ماوەی ئەو 10 ساڵە چی گۆڕا بوو لە لای هونەرمەندانی؟ ماوەی 10 ساڵەکە وا گۆڕا بوو کە ماڵی خۆمانم نەدۆزیەوە، ئەوەندەش جێگارکان گۆڕا بوو. جا ئەبێ ئەو کاتی کەنالی چەندین ساڵ شاریش بەجێهێشتووە و طبعاً نالیک دەچێت بۆ حەج لە حەج دەگەڕێتەوە، ئەنجا کە دەگەڕێتەوە سەر ئەچێ بۆ شام دەمێنێتەوە. دیارە هەواڵی شار دەزانێت کە لە ساڵەکانی 1846 ئیمارەتی بابان بەدەستی عوسمانیەکان ئیمپراتۆریەتی عوسمانی ڕووخا خوان ئیداری شاریان بەدەستەوە گرت. ئەو شاری کە دامەزرێنەرەکانیان با بڵێن بە ئەهلی شارەکە بوو کە بابانەکان بوون و هاتوونەتە ناو شار و شاری سلێمانیان دامەزراندووە و ئیداری شارەکان کردو و گرنگیکی زۆریان دابوو بە ئەدەب و ڕۆشنبیری بەڕاستی هەر لە سەردەمی ئەواندا کە سێ کوچکەی بابان کە نالی و سالم و کوردی هەبوون کە سێ شاعری گەورەی کلاسیکی کوردن. جا ئەمانە دەیوێ ئەحواڵی شار بپرسێ. سالم دەڵێ بۆ مڵکی شامە نامەی من سوی نالیە هەر مڵکی ببوورە ئەڵێ بۆ مڵکی شامە نامەی من سوی نالیە هەر حرفی ئەو لە وەزعی ویلایەت دەدا خەبەر. ئێمە بۆمان دەرەکەوێت کە سالم لەو کاتەیە کە ئەم نامەی نووسیوە بە نامەکەی ئەڵێ ئەم نامەیە ئەچێت بۆ شام بۆ مڵکی شامە بۆ ئەچێتە حزوری نالی. ئەڵێ پرسیویە زاهیرەن لە ڕەفیقانی یەکجیهەت ئەحواڵی ئالی شار و مەقیمانی سەر بەسەر. ئیتر لێرەوە دەسەکات بە شەرحی ئەوەی کە نالی چ پرسیارێکی هەیە لەسەر شار و بێگومان ئەم دوو چامەیە ئەم دوو چامە درێژە دوو شاکاری گەورەی ئەدەبین کە کارکردنێکی زۆر قوڵی ئەوێ لە شعرەکان تێبگەیت. هەر بۆی ئەلبومەکە ناوی شارە؟ هەر بۆیە ئەلبومەکە ناوی شارە لەبەر ئەوەی کە سالم زۆر باسی شارەکە. چونکە بۆ باسی شارەکە لەبەر ئەوەی کە سالم لە ناو جەرگەی خەم و ئازارەکاندا بوو. ئەو کاتێک کە شار داگیر کراوە بەدەستی ئیمپراتۆریەتی عوسمانی ئەو خۆشیە لە شاران نەماوە. یعنی چامەکەی وەڵامەکەی سالم شتی زۆر تایبەتی تایە و باسی خەڵقەکە کە با بڵێن باسی خەڵقەکە کاڵێ لە چهرەی ئەوان لە سیمای خەڵق پێکەنین نەماوە، خۆشی نەماوە. تر
باسێکەکە کە ئەزانن کە خەڵقی شارەکە زەلیلی دەستی ئەو ڕژێمە ئەو کاتە بوون بەڕاستی. مەوسعدنان ساڵانێکی زۆرە دیارە ئەم دوو شاکارە کاریگەریان لەسەرتەوە هەیە دیارە لە بەروی ساڵانێکی زۆرە کاری لەسەرەکەی لە ساڵی 2006 لە یادی دامەزرانی شاری سلێمانیە ئەم بەرهەمە جارێکی تر وتۆتەوە و لەگەڵ وەبزانم ئەگەر هەڵە بن لەگەڵ ئۆرکسترای عێراقیا بووە و کۆمەڵێک ئامێری تایبەتیش لەگەڵت بوون لە نێو بەرهەمەکەیە. لە دوای نزیکەی 16 ساڵ جارێکی تر بوونی ئەم بەرهەمە وتنەوەی هەر بە دەنگی خۆت و ئەم جارە بوونی بە ئەلبومێک چ جیاوازێکی تیابینی لە ماوەی ئەم چەند ساڵەیە؟ بەڵێ جیاوازێکە ئەوەیە ئەو ساڵانەی کە لە ساڵی 2006 کە ئێمە ئەم بەرهەمەمان پێشکەش کرد هونەرمەند عەبدوڵڵا جەمال مۆسیقای بۆ نووسی بوو ئەوەی کە پێشکەش کرا ڕاستیەکە ئەوە بوو کە ئێمە دەنگمان بە لایڤ وەرگرت بوو دەنگی مۆسیقامان بە لایڤ وەرگرت بوو پاش ئەوە کە بڵاو بۆەوە بە با بڵێن زۆر بە تەسویرێکی جوان کاری بۆ کرابوو بەڵام سیرمە کرد کە ڕازی نەبووم لە کواڵیتی دەنگەکەی بەڕاستی ئەمە وای لێ کرد کە چەندین ساڵ من بیر لەوە بکەمەوە دراسی کارەکان زیاتر بکەم کاتێک کە تۆ زیاتر ڕائەمێنی زیاتر تێگەیت ئێمە هەمیشە ڕۆژانە لە فێربوون داین کاتێکە ئێمە بابەتێکمان بەدەستەوەی ئەگەر لەسەری بوەسین و ڕامێنین فێری زۆر شت ئەدەنکەیدا هەستم کرد کە نوقسانیەک هەیە چونکە ئەو کات نزیکەی 12 بۆ 13 بیتم لێلا بردبوو لە شعرەکە بەڵام بۆ ئەم جارەکە کردومەتەوە هەر ئەو بەیتانم هێناوەتەوە ناو شارەکە ناو مۆسیقاکە و ئەو ئاوازانی کە ئاوازی نوێم بۆ داناوە واتە کە ئێستا ئەگەر گوێ لەم چامەی نالی بگری جیاوازیەکی هەیە بەڵام ئەساسی با بڵێن بنچینەی ئاوازەکەی خۆم ئەو کاتە چۆن وتراوە چونکە خەڵق پێی ئاشنابوون هەمان ئاوازە بەڵام لە هەندێک شوێنە پێویستیم بۆ کە گۆڕانکاری بەسەرابێنم بەڕاستی دیارە هەفتەی ڕابردوو ڕۆژی 29 مانگ 29 ئەلبومەکە بڵاو کرایەوە و خەڵکانێکی زۆر لە هونەرمەندان و لە کەسانی دیار لە نێو بڵاوکردن ئەلبومەکە بەشدار بوون هاوکارانیشمان لەوێ بوون گوستافی کورسات مەگەزین دیارە راپۆرتێکیان ئامادە کردو پێکەوە بینەریە بین و خەڵکانێکی زۆریش بکمان ئەو ڕۆژە لەگەڵ تۆ بن و هەندێکیشان پایامیان هەبووە پێکەوە بینەریە بین لەگەڵ بینرانەوە دواتر ئەگەڕێنەوە فەرمون. دیارە ئەم دوکاری هونەرمەند عەدنان کەریم پەنابردن بۆ ئاوازدانان بۆ دوو چامەکەی نالی سالم کە نامەکەی نالی کۆنترە و ئەمەی سالم تەواوکەری کارەکەیەتی کارێکی نوێیە و گۆرانی درێژ لە ناو گۆرانی کوردیدا تەجروبەیەکی زۆر بەربڵاو نییە و کارێکی زۆر تا ڕادێک گوێ لە گیراو نییە بەڵام دڵنیام هەنگاوەکانی عەدنان وەم کاریکە کردوێتی بە هاوڵی تیپی مۆسیقای سمفۆنی چیکی کە برای عزیزم هونەرمەند کارزان مەحموود کارەکانی بۆ کردو هیوادارم جێی خۆی بگرێت و وەکو تەجروبەی پێشووتری لە کاری شەوبایە بزانین ئایا دەنگ و سەدای ئەبێت یاخود گوێگری ئێمە هەر عاشقی گۆرانی کورتە یاخود ئەو ئاوازانەیە کە لە ماوەی سێ چوار دەقا بدرێ بەگوێ بێگومانم ئەم ئەزمونەکی تا ڕادێک تەحەدا بێ بۆ عەدنان بە بەراورد بە هەموو ئەو بەرهەمانی کە لە سەرەتای دەستپێکردنی و تا ئێستاەتی هیوادارم کارەکە سەرکەوتوو بێت و ئێمەش وەکو گوێگرێک دواتر بتوانین هەم قسەی لەسەر بکەین هەم گفتوگۆی لەسەر بکەین و هەم ئەگەر ئەم کارە لەناو موزیسیانانی کورد و لەناو گوێگرانی کووردا دەنگ و سەدای باشی هەبێ هیوادارم کاری لەو جۆرێکی بەدووادا بێت لەلایەن ئاوازدانەکانی دیکەوە. هەڵبژاردننی
ئەم قەسیدەی کە کاگادنان کاری تا کردووە نامەکەی نالی بۆ سالم و وەڵامەکەی سالم بۆ نالی ئەگەر لە ڕووی مێژووی و سێری کەین ئەتوانین بە یەکێک لە هەرە تێکستە سەرەتایەکانی ئەدەبی کوردی دایبنین کە باس لە منفا و دوورە وڵاتیەکە و ئەم قەسیدەیە کۆمەڵی ئەبعادی زۆر گرنگ و مەزنی هەیە هەر بۆیە وەکو شاعریش لە ئەدەبیاتە زۆر قسەی لەسەر کراوە و بەردەوامش قسەی لەسەر دەکرێتەوە ئەویژەوەی کە شوێن لە ناوم دوو قەسیدەیە ئەم نامەکە و هەم وەڵامەکە گرنگێکی زۆری هەیە و تایبەتیشە بە مێژووی سلێمانی و بە مێژووی ئەو قۆناغی کە شاری سلێمانی و ڕوخانی بابانەکانی تایە بەدیوی کەشە پیشاندانی کولتوری ناوشارە و کولتوری هەموو فەزایی کە لە ناوشاری سلێمانیە گوزەراوە هاتنی کاگادنان و کردنی نامەکەوە لەگەڵ وەڵامەکەی سالمە و هێنانی بە گۆرانی یەکێکە لە کارە هەرە جدیەکانی کاگادنان کە دڵیان بۆ دەیان ساڵی تر هەم گوێی لێ گیرێتەوە و هەم قسەی لەسەرەکرێ و ئەویشە مۆسیقا گرنگ و قرس و قەمەرەشی کە لە ناو گۆرانێکا کراوە هەم جێ ئافرینە و هەم ئەکرێت هەمان ئەو قورسایە مێژووی کە قەسیدەکان هەیە نامەکە و وەڵامەکە ئەکرێت دەنگەکە و مۆسیقاکەش هەمان قورسایی مێژویان دواتر لە ناو گۆرانی کوردیا هەبێ بۆیە کردنی ئەم دوو تێکستە بە گۆرانی هەم سەرکەوتنێکی گەورەیە بۆ کاگادنان و هەم بەرهەمێکی ناوازەیە بۆ دەوڵەمەندکردنی مۆسیقا و ئەدەبیاتی کوردی. من هەمیشە ئەڵێم کە تاکە ئامڕاز بۆ گەیاندنی دەنگی میلەتەکەمان بۆ جیهانی سەردەم بەڕاستی و خاصەتەن لەم زەمەنی عەولەمەیە بەڕاستی هونەرە لەبەر زۆر هۆ یەکێک لەو هۆوانەیە بەڕاستی کە ئەتوانم بڵێم ئەساسی ترینیان و گرنگترینیان نەتیجەی ئەو قەیران و ئەو ناخۆشی و ئەو نەهامەتی و داگیرکردانەی کە بەسەر میلەتەکەمان هاتووە بەداخەوە لە 100 ساڵی پێشوە وای لێکردوون کە بوارەکە زۆر یەکسان نەبێ بۆ منافەسەکردنی میلەتانی تری جیهان لە بوارەکانی کە وەکو زانست وەکو بوارەکانی کە بەڵام بەڕاستی هونەر وەکو کە عەرەبیش کاڵن غذاء الروح کە خواردنی یان خۆراکی ڕۆحەکانە ئەتوانێت بە ئامرازێکی زۆر مهم بێ و زۆر سەرەکی بێ بۆ گەیاندنی دەنگی میلەتەکەمان هەر لەو سۆنگەیەشەوەی ئەمڕۆ ئێمە زۆر بە خۆشحاڵی بە شانازیشەوەکو ئاسیاسیال سپۆنسەری ئەم ئیڤێنتە گەورەیە بووین بۆ بە ناساندنی ئەلبومە نوێیەکەی مامۆستا عەدنان کەریم کە ئەلبومی شارە بۆ هەواداران و خۆشەویستانی طبعا پێویست ناکات کە باسی مامۆستا عەدنان کەریم کەم و ئەو پێگە گرنگی کە هەیەی لە هونەری کوردیا و چۆن ئەو جێگە دەسە ڕنگینی دیارە لە پێشخستنی هونەری کوردیا و هەروەهاش بەڕاستی منێکی لەو شتانی کە زۆر دڵم پێخۆشە مامۆستا عەدنان کەریم بێجگە لە هەموو ئەو دەنگە خۆشە و ئەو سەقافەتەی کە هەیەی و سەقافەتە موسیقی کە هەیەی بەڕاستی ئەرکێکی زۆر گەورەی خسۆتە سەرشانی خۆی ئەویش بە ئاشناکردنی ئەم شاعرە کلاسیکیانەی هی شاعرە کلاسیکە نەمرەکانمانە کە بەڕاستی بۆ نەوەی نوێ بەداخەوە هەممان نەزانین نەوەی نوێ ئێساوای لێ هاتووە ئەم زۆر تالیبی یان خۆ زۆر خوێنەر نین لە ڕێی دەنگە بە سۆزەکەی مامۆستا عەدنان کەریمەوە ئەتوانم بڵێم ئاشنا ئەبن و ئەمە ئەبێ بە مایەی ئەوەی کە ئیتر ئەم نەوەی نوێشمان بزانێت کە ئێمە چی ژێرخانێکی بە قووەتی هونەریمان هەیە و لە هونەرە چی پێگەیەکی پتەومان هەیە لە ناوچەکەیە. دەستخۆشی بۆ هاوکارانمان ئەمسا دیارەوە وتی بەشێکی کەم بوو لە بەشێک لە هاوپیشەکانی تۆ کە مامۆستا نیاز و مامۆستا هیوا و
بەشێک لەو کەسایەتی دیارانی کە هەم لە بواری نووسین و هەم لە بواری هوەری و گۆرانی و مۆزیکی شاکار ئەەکەن هیچ تا بوو لەسەر ڕاپۆرتەکە؟ سپاسی هەمویانەکەم ڕاستە ئەوەی کە گرینگە ئینسان هەمیشە کە کارەکە من هەمیشە بیرم لەوە کردوەوە کە کار بکەم کار بۆ ئێستا نەکەم بۆ داهاتوو بکەم بۆ مێژووی بکەم حتمما من بە دڵنیایەوە باسیەوەکەم کە ئەو کارێکە کردومە یان کارەکانی پێشچوو کە کردومە با بڵێن لە شەوبایە چیم کردووە کە هەر گۆرانی درێژ بووە گۆرانی درێژ لە ناو هونەری گۆرانی کوردیە ئەتوانم بڵم کە دەستم پێ کرد لە ساڵەکانی 2006ەوە کە یەکەم چامەکە دەکرد دوایی ئیشەکانی تر ئەمانە لە داهاتووە ئەبێت کەنەوەیەکی تر بێنت پێشەوە لێکۆڵینەوەیان هەبێ پرسیاریان هەبێ لەسەر وشەکان پرسیاریان هەبێ لەسەر ئاوازەکان پرسیاریان هەبێ لەسەر مۆسیقات دابشکردنی مۆسیقا. ئەگەر باسێک لەو بابەتە جیاوازی بکەم کە هەمیشە مەم سعدنان کەریم ئەگەر بڵم پێی ناسراوە خۆ بڵم زیاتر کاری لەسەر کردو ئەوش هەڵبژاردننی تێکستە دوور و درێژەکانە یاخود بڵم ئاوازدانانە بۆ ئەو تێکستانە و ئەنی بابەتێکی جیاوازترە لە زۆرێک لە هونەرمەندەکانی ئەگەر بڵم جیلی خۆت و جلی بڵێن دوای خۆشت کە ئەم تێکستانە ئەکیت بە گۆرانی ئەمانە تا چەند گرنگن بۆ نێو دنیای گۆرانی و موزیکی کوردی کە تێکستە درێژەکانی ژۆک و تێکستەکانی تر فەرامۆش نەکرێن و بکرێن بە بەرهەم و پێشکەش بە گوێگر بکرێن. بێگومانم تێکستە درێژانە با بڵێن کاتێک کە ناری لە شام دەبێت و هەواڵی شار دەزانێ ئەو چامەی کە دەینووسێت و لە چامەکە ئەگەر ورد بیتەوە دەبینی درامایەک لە ناو چامەکە هەیە جا ئەو درامایی کە لە ناو چامەکە هەیە تو چۆن بە ئاواز دەینەخشێنی زۆر گرینگە وە کارەکەش ئاسان نییە بەڕاستی چونکە من ئەگەر گوێگر و ئەوان ئەو کەسێک کە گوێ لە گۆرانەکە هەردوو گۆرانەکە بگرێت چامەکەی نالی وەڵامەکەی سالم تێدەگا کە هیچ بەیتێک لە بەیتەکانی کە لە چامەکە نووسراوەتەوە هەر لە سەرەوتا تا کۆتایی دووبارە بوونەوەی ئاوازی تیانەیە واتە من ئاوازم بۆ بیت بە بیتی داناوە ئەم ئاوازدانان بۆ بیت بە بیتی ئەم چامە درێژانە بەڕاستی کارێکی ئاسان نییە کارکردنی ئەوێ ڕامانی ئەوێ هەندێک جار هەیە تۆ ئاوازەکە دانەی بڕوان پێ بکە زۆر جار خۆمی گریان دووەکە یعنی کە من کە دانیشم کە ئاوازەکەم داناوە کاتێک سالمەڵێ محنەت ئەوەندە زۆرە دڵم هێندە تەنگ بووە دوودی هەناسەی سەحرم هاوری گرتەبە ئەوێ لە چ خەمێکا بوو بێ لەو سەردەما تۆ ئەوێ خۆ بدەیت کاتێک کە ئاواز دائەنێت ئەو ئاوازە بنەخشێنی بە شعرەکەیە بنەخشێنی بە وشەکانە بنەخشێنی بە هەناسی ئەو کەسێک کە شعرەکەی نووسیوە جا هەندێک جار هەیە کاتێک کە گۆرانەکە ئەڵێیت تۆ هەستەکەیت نالی و سالم وەستاون ئاگایان لە تۆیە کە تۆی گۆرانەکە ئەڵێیت ئەنی زۆر جار لە ستۆدیۆیە ڕیکۆردم وەستانەوە کە گریاوم بەڕاستی بەرامبەر وشەکان بەرامبەر ئەوەی ئەو هەستەی کە ئەوان هەیان بۆ لەو ناخۆشی و لەو ئازاری کە لەو سەردەمایە هەیان بۆ دوو ئازار یەکێکیان نالی لە شام کاتێکە دوورە لە شاری سلێمانی و لە غوربەتە پرسیاری هەیە لەسەر ئەو زەمانەی کە خۆی تایە بوو وە پرسیاریشی هەیە لەسەر ئەو زەمانەی کە ئیمپراتۆریەتی عوسمانی چۆن ئەو وڵاتیان داگیر کردو و کارەکان گەشتۆتە شێ و کۆڵانەکان ئەبێ وەکو خۆی مابێ خانەقاکەی من ئەبێ وەکو خۆی مابێکە کە چوومەتە ئەو مزگەوتی خانەقا بۆ نمونە لەوێ حوجرەکەی خۆی و لە ژوورەکە دانیشتۆ و شعری نووسیوەتەوە و ئەمانە هەمووی پرسیاری هەیە یعنی تۆ تەماشاکە هەندێک جار هەیە ئەم شاعیرانە ئەوەندە گەوران ئاگیان لە مێژووی دەوروبەرەکان هەیە لە شوێنێکە باسی چییە کاڵێ توخوا فەزای دەشتی فەقیەکانی مێستەکەش مەحشەر میسالە یا بووەتە چۆڵی سەرموتور ئەگەر وەربینەوە لە مزگەوتی خانەقا لە مزگەوتی خانەقاوە کە بەرەو دەستی چەپ ئەڕۆیت
ناوچەی سەرکارێز ئەو ناوچەیەکی دەشت بووە. زۆربەی زۆری فەقێکان لە مزگەوتی خانەقاوە بە پێچوونەتە ئێواران یاریان کردووە، گۆرانیان وتووە، بازبازێنیان کردووە، نوکتیان جێڕاوەتەوە بۆ یەکتری. لە کاتێک با بڵێن سربەستی خۆیاندا مەحشەر میسالێک بۆ ئەو ئەڵێ توخوا فەزای دەشتی فقەکانە مێستەکەش مەحشەر میسالە یا بووەتە چۆڵی سەلموتور. سەلموتورە بێت چی بێت؟ سەلموتور دوو کوڕی پاشای فەرودین پاشای ئێران دەبن لە سەردەمی کۆڕشا بۆ نمونە. ئەم دوو کوڕە لەسەر دوو برا لەسەر چی شەڕیان دەبێت؟ لەسەر دەسەڵات شەڕیان دەبێت، لەسەر هێزی خۆیان، لەسەر دەسەڵات و لەسەر ئیتر فکری سیاسی تۆ بۆ نمونە چی لە دوو برا ئەکا کە بێتە دووبەرەشیل. ئەو جێگایی کە شەڕی تیاکەن بێژگەلەوەی کە هێزی با بڵێن لەشکرەکەیان نامێنێ، ئەو خەڵقەیەش هەموو تەفروت و نابێت کە لە دەوریانە وە خۆشیان کۆتاییان دێ یەکسەر ئەبێ بە چۆڵێکی تەواو. اینجا ئەم پرسیاری هەیە، نالی پرسیاری هەیەڵێت توخوا دەشتی فەقێکانە مێسەکەش مەحشەر میسالە یا بووەتە چۆڵی سەلموتور، یا ئێستا فەقێکان ناچن بۆ ئەوێ کەسی لێ نییە، چۆڵ بووە وەکو چۆڵک، وەکو ئەو چۆڵەوانەی کە سەلموتور دروستیان کرد. هەم گەڕانەوەیکی مێژووە بە شێوەیەکی ئەدەبی. واتە ئەو شاعیرە مەزنانەی کە شعری کلاسیکیان نووسیوەتەوە تەنها و تەنها نەهاتوون شعر بنووسنەوە، بە ئاگابوون لە ئەدەبی پێشووی خۆیان، بە ئاگابوون لە هوەری مێژوو کەسایەتیە دیارەکانی، لە هوەر و ئەدەبی وڵاتانی دراوسیان چەندین زمانیان زانیوە، عەرەبیان زۆر بە باشی زانیوە، فارسیان زۆر بە باشی زانیوە، تووشیان زۆر بە باشی زانیوە، زائیدەن ئەو زمانی خۆشیان کە ڕاستە. مامۆستا باسێک لە ئامادەکاریەکانی ئەم ئەلبومە بکەین کە بێگومان لەگەڵ گروپی سەمفۆنیا نیشتیمانی چیکە لەگەڵ ئەوان کارەکان کرۆ بۆ ئەم گروپات هەڵبژاردووە. دەستخۆشی لە کاکارزان مەحموود دەکەین کە ئامادەکاریەکانی بۆ کردویت کە ئەلبومێکی زۆر تایبەت و ناوازەی لێ بەرهەم هاتووە. ئەم جارە بۆ ئەو گروپات هەڵبژارد. بێگومان کاکارزان مەحموود هونەرمەندێکە لە ئەوروپا هەندێک جار میدیای کوردی زۆر فەرامۆشە بەرامبەر ئەو هونەرمەندانەی کە لە دەرەوەی وڵاتن بەڕاستی ئایا چی ئەکەن و چی ناکەن، ئاگیان لیانێ بەداخەوە. کاکارزانی شەکە لەو هونەرمەندانەی کە ئێستا زۆربەی زۆری مسلسلاتی سویدی و حتا ئەڵمانیش مۆسیقا بۆ ئەوەندانێ. جا ئەو مۆسیقایی کە بۆ ئەوەندانێ لەکوێ تۆماریە کە هەندێک جار ئەشێتە چێک لەگەڵ ئەو گروپە تۆماریەکە. ڕاستیەکەی ناساندنی ئەو گروپە بەکاری من کاکارزان بووە و ئەو ئیشەی کە من پێم سپاردووە چامەکەی نالی و وەڵامەکەی سالم کە بەو مۆسیقا جوانە با بڵێن نەخشاندوێتی لەگەڵ شعر و لەگەڵ هەناسەی ئاوازەکەی مندا وای جوان نەخشاندووە. یعنی هەندێک جار ئەبینی کە هەر تووشی ئەڵەی دوو بران بەڕاستی گۆرانەکەش و ئاوازەکەش و مۆسیقاکەی ئەویش. هەڵبەت ئەو مۆسیقایە کە هەڵی ئەبژێرە لە هەناوی ئاوازەکەەوە دەری ئەهێنێ. جا گرنگیشە تۆ کە مۆسیقایەک پێشکەشەکەی یا گۆرانیەک پێشکەشەکەی لەگەڵ گروپێکە کە ئەو گروپە هیچیان نە زمانی کوردی ئەزانن نە کوردن، چۆن هەستەکەیت ئەگەر ئاوازەکە ئاوازێکی کوردی نەبێ و مۆسیقاکە مۆسیقایشی کوردی نەبێ، ئەچێتە دنیای ئەچێتە هوەری وڵاتێکی ترەوە، نەتەوەیەکی ترەوە. بەڵام کاتێک کە گوێ لە مۆسیقاکە ئەگری هەستەکەی مۆسیقایەکی کوردیە حتا بۆ ئەوانش. یعنی کاتێککە من چوومەتە ناو سۆجە گۆرانەکەم تۆ مۆسیقەکان بەلانەوە سێر بوو، ئێمە مۆسیقامان بۆ ئەم ئاوازە داناوە بۆ ئەم گۆرانیە داناوە. جا ئەوە زۆر گرنگە. بەڕای من کاکارزان کارێکی زۆر مەزنی کرد و هەروەها هاوڕێی خۆش کاک بەهادین بەرگی دیزانی بەرگ و کە هونەرمەندی ئەویش هەر هونەرمەندێکە کە لە هەموو ئەوروپا ناسراوە کوردستان نەنا. پرسیاری بابەتێک لێ بکەم. تو خۆت
شێوەکاریت جگەلەوەی کێکێکی لە هونەرمەندە دیار و دڵخۆشەکان تا چەند ئەو پرسوڕای هەبوو بۆ ئەلبومەکە تا چەند ئەو وێنانەی کە لەلایەن دیزاینەرەکەەوە کێشان هیچ ڕایکی خۆتی لەسەر بوو تا چەند گزارش بوو لە ناو ناوەڕۆکی ئەلبومەکە بێگومان یعنی تۆ کاتێکە لەگەڵ هونەرمەندەکە دائەنیشیت بەیەکەوە دائەنیشن ئێمە ئەو ڕای خۆی هەیە وەکو دیزاینەرێ وەکو هونەرمەندێک منش ڕای خۆم هەیە وەڵا حەزەکەم ئەم شعرەکە بەو ستونیە بێتە خوارەوە من حەزم بۆ نمونە هەڵبژاردننی کاک بەهادین نێشەکە لەو کەسانی کە تۆ اختیاری ئەوە ناکە بەڵێ ها ئەمە تابلۆیەکی من هەڵبژێرە لەبەرەوە کە چەندین دیزایانی کردبووتم کاک بەهادین ئەتوانم سەیری هەموو لەو هینەکانت بکەم تابلۆکانت بکەم کە چاوم بوو تابلۆیە کەوت بەڕاستی تابلۆیە وتم ئەمە باسی ئەو ئازاراکە ئەو جەنجاڵی کە دانناوە لە ڕەنگەکانە لە وردەکاریەکانە ئەوەمان هەڵبژار باهەکەوە ڕاستەکەی بەڵام فکرەکە فکرەی کاک بەهادین هەمووی بەڵام هەڵبژاردننی کۆتایی خۆت هەڵبژاردننی بەرگی یەکەمی کە تابلۆی ئەو بوو ئەوەندە کەسێکی با بڵێن هینە شەرمنە ناڵەیە من ئەوە تابلۆک بەڵام بەڕاستی خۆم چونکە هەستم کرد کە هەمووی لەوەیە کوبەتەوە بۆیش دیزاینەکەی زۆر جوان و تقریبان پڕ بە پڕی گۆرانەکان باش ئەگەر هونەرمەندێک خۆی شێوەکار نەبێ ئەگەر بۆ عەدنان کرد مەسە شێوەکار نەبووە هەر ئەو دیزاینی هەڵەبژارد فەڵامەکەی نازانم دەگومان لەبەرەوەی ئەو کاتە لەوانەیە زۆر ڕاستە ئەو هەستەی کە تۆ هەتا بۆ گۆرانیەکە کە ئێڵێ لەوانەیە بە هەمان شەبێ بەڵام لە هەمان کاتە بە چاوی هەم هونەرمەندی گۆرانی بێژەوە هەم بە چاوی شێوەکاریشەوە لەوانەیە پراوپرتر و زۆر تایبەتتر بێ بۆ ئەلبومەکە دەرەخامە چەندین جار وتومە مۆسیقا و شێوەکاری دوو دینان زۆر بێکەوە نزیکە هارمۆنیەت لە ڕەنگە کە دائەنێت ئەو هونەرمەندەی کە فڵچێک ئەوە شوێنێت بەڕاستی هەندێک جار هەیە ڕەنگێکی قورس ڕەنگێکی گەرمدا ئەنیت لە بنەوە ئەمە هەست ووا ئەسانم ئەو ئامێرە بەیسانەیە کە دەنگە گڕەکانە فڵچەیەکی کە لە جێگایەکدا ئەنێم وا ئەزانم کە ئامێرەکانی ترە ئامێرە فودارەکانە ئەمە هەمووی تێکەڵە بەڕاستی هونەری شێوەکاری و هونەری مۆسیقا دوو هونەرن زۆر نزیکم لەکە پێم خۆشە باسێک لە ئاوازەکە بکەم لەگەڵتا ئاوازی هەردوو بەرهەمەکە کە بێگومان هەریەکەیان زیاتر لە 20 خولەکەن کارکردن لەسەر تێکستێکی لەم شێوەیە و دانانی ئاواز بۆ بەرهەمێکی لەم شێوەیە ماوەی چەندێکی پێویست بوو کە یاخود بڵێم چەندێکی خایاند کە تەواوی ئاوازەکان هەم بۆ چامەکە هەم بۆ وەڵامەکەش تەواو بوون ڕاستێکی من لە 2006ەوە من دوای 2006 چامەکەی وەڵامەکەی سالمیشم ئاوازدانا ئاوازم بۆ دانا بەڵام هەر دواکەوت دواکەوتنەکەشی ئەوە بوو ئێستا من دڵخۆشم کە هاتۆتە دەرەوە و ئێستا جەماوەر ئەیبینێت و گوێی لە مۆسیقاکە ئەگرێ هەستەکەم کە دواکەوتنی با بڵێن هۆکاری دواکەوتنی ئەم کارم نالی و سالم بوون و توانە پێ نەگەشتەوە زیاتر کاری تیابکە گەشتە ئەمە ئێساکە هەیە یعنی باسی ئەوەم کردووە کە من لە ڕۆژی بڵاوکردنەوەکە کە ئەمە دوو شاکارە شعرەکان بەیتەکان لێکچوون هەیە زۆر لێکچوون هەیە ئەمیان 14 بڕگەیە ئەویشانە 14 بڕگەیە ئەمیان کۆتایی بەیتەکانی بەڕێە ئەمیشان کۆتایی بەڕێە جا چۆن ئەتوانی تۆ ئەم دوو هەستە بکەی بە دوو چامە و بە دوو ئاوازی تایبەت کە لە یەکترینەچێ دوو شاری سەر بەخۆش نین بەڵکو پرسیار و وەڵامن بڵێکەوە جا چۆن ئوسا بۆ نمونە هەوڵم داوە کە ئاوازەکەی با بڵێن کە ئەڵم قوربانی تۆ زیر ئەمە هەر خۆی ئەمە خۆی لە پرسیارەچێ قوربانی تۆ زیڕێگەتم ئەی بەهادی خۆش مرور
ئەی پێیچی شارەزا بە هەموو شاری شارە زۆر. ئەوە هەستەکەی پرسیارە ئەمێڵە چیەڵێ سالمەڵە جانم فیدای سروەکە دەیبادەکەی سەحەر ئەی پێیچی موستعید لە هەموو ڕای پڕخەتەر ئەی مروەحەی جەماڵی مەئاسای دولبەران وەی شانەزان بە کاکۆڵی تورکانی سیمبەر. هەستەکەی کە ئەمان جۆری ئاوازەکە پرسیارە، جۆری ئاوازی دووەم وەڵامدانەوەیە. زۆر گرنگە ئەو پەیامەی کە لە شەعرا هەیە ئاوازدانەر بیگەیەنێ. هەندێک جار هەیە کەسێک گوتوویەتی شەعرەکان زۆر قورسە بەڵام کە تۆ ئەیکەی بە گۆرانی ئێمە تێگەین. تێگەشتنەکە زۆر گرنگە. هەندێک جار ئەوەی کە بیسەری ئاوازەکانە ئەگەر وشەیەکی لێ زانی وشەکە مانای چییە نەیزانی ماناکە چیە بە دوای فەرەنگە ئەگەڕێ ئەگەڕێ بە دوای زانین وشەکە بۆ مانای وشەکە ئەگەڕێ جا کە مانای وشەیەکی زانی ڕستەکە هەموو تێگات چییە ئەمە وابەستەی ئەکات وە زۆر بەلامەوە سەیرە ینی بەڕاستی من هەرچەندم کردووە چەندین جاریان پیان وتوانە تۆ تۆزێ هەوڵ لە ئاوازەکانت یا شعرەکانی کە هەڵێ بژێری سووکی کەەوە ئاواز شعرەکان با سادە و ساکار بن بۆیە گەنج تێ بگا. من هەروتومە نە هەروتومە ئەوەی کە خۆم قەرارم داوە لە لای خۆمە ئەیکەم بەڵام کاتێک کە کۆنسرتێکەکەم تەماشاکەم جەماوەر زۆربەی زۆری گەنجە لەبەرە ڕاستە و گۆرانەکانیشیان لەبەریش ڕاستە. لێکێک لە قۆناکانی خوێندن ئەگەر هەڵە نەبم ئەم چامەی و وەڵامەکەش هەیە و من خۆمێکێک بووم لەوانەیە کە لە قۆناغی ئامادەییایەوە بزانم وام سادنان کاتی لەبەرکردنی زۆر تۆزە قورسە لەبەری وشەکان بوو ئەو تەمەنە کەمە قورسە خۆزگە ئەم بڵین بەرهەمەی تۆ ساڵی 2000 لەو کاتە لە 2006 تۆمانت بکردای بۆی ئێستا بۆ ئەو قۆناغت ئاسانتر وایش نەبێت لە ڕێی ئەلبومێکی ئاوا بتوانرای هەمووی لەبەر کرایەوە ئاسانتر شار لەبەرەکرێت زۆر ڕاستە. مامۆستاگیان پێم خۆشە باسێک لە گرنگی ئەم بەرهەمانە بکەم بۆ هونەر و بۆ گۆرانی موزیکی ئێستا بۆ ئەم سەردەما تا چەند گرنگە و پێویستە ئەم بەرهەمانش لە نێودنیای گۆرانی موزیکی ئەم سەردەمایە بوونیان هەبێت بۆ ئەوەی کە بۆ مێژوو بمێننەوە هەم بۆ هونەرمەند عەدنان کەریم وە هەم بۆ گۆرانی موزیکی کوردیش. بێگومان من باسی ئەوەم کرد کە بەڕاستی تۆ کارێکەکەیت هەمیشە هونەرمەند بۆ کەسە ئەوترێ هونەرمەند ناوی هونەرمەندی لێ دنین کە ئەو کەسە داهێنەر بێ شتی نوێ بخەڵقێنێ. ئەنی تۆ کەسێک پێم ناخۆشە بە تایبەت ئێستا کۆمەڵ گەنج هاتوون گۆرانی ئەڵێنەوە کو ئەو وایە تۆ لەسەر سفرەی کەسێکی کە نام بخۆیت خۆت سفرەت نەبێ خۆت نەتوانی خواردنێ دروستکەی بۆ خۆت. لەبەرەوە زۆر گرنگە کە داواکەم کە هونەرمەندان ئەو کەسانی کە تازە دەسەکەن بە گۆرانی پشت بخۆیان بەستن بخوێنەوە فێری مۆسیقا لە مقامەکان تێبگەن بزانن کاتێک کە ئاوازێک دائنن ئەم ئاوازە یا ئەم شعرە چ مقامێکی پێویستە. لەبەر ئەوە هەمیشە هونەرمەند دەبێ کار بۆ ئێستای نەکا کار بۆ داهاتووی بکە کار بۆ سەدان ساڵی داهاتووی بکە. هەر ئێستاش ئێمە کە من گوێ لە عەلی مەردانێک مەزنەگرم بەڕاستی هەر فێرە بم لێی بەڕاستی کە جاری وا هەیە گوێم لە مقامێکی ئەبێت هەستەکەم ئەوانە چیان کردووە ئەمە نەمریە ئەم نەمریە من دڵنیام کە کەسێکی وەکو مامۆستا تایر تۆفیق کەسێکی وەکو محەممەدی ماملێ حەسەن زیرێکی مەزن حەمە ساڵح دیلانی گەورە ڕانی بەڕاستی ئەمانە هەمویان گەورەترین سەرچاوە بوون وەر بە نەمری تاکو ئێسا ماونەتەوە زۆر بەی زۆری گەنج حەزیان لە گۆرانی حەسەن زیرەکە ئێساش ئەمەوەیە کە هونەرمەندی ئێستاش
کە دێت دەست بەکارەکە هەوڵ بدە بۆ داهاتووی نەتەوەکە ئیش بکە چونکە ئێمەی نەتەوەی کورد تەنهاوی بە دەستمانەوە ماوە کە ناسنامەی خۆمانی پێ پارێزین بەڕای من بەس هوەرە هوەر نابێ فەرامۆشکرێ هەر لەوانەی کە لە حکومەت ئەبێ ئاگاداری هوەرمەند و هوەری کوردی خۆیان بن بەڕاستی ئەگەر کەسێکی سیاسی بەڕای من ئەگەر کەسێکی سیاسی نەیزانی هوەری نەتەوەکەی خۆی چییە مێژووی هوەری نەتەوەکەی خۆی چییە بەڕای من سیاسی نییە چونکە هوەر ناسنامەی نەتەوە ئەناسێنێ هوەرە کە ئەتوانێت پێت بڵێ ئەمە سەربەن نەتەوەیەکە ئەنی تۆ بچیتە هەر جێگایەک گوێ لە گۆرانەیەکی هندی بێ یەکسەر ڵێ ئەمە گۆرانی هندیە گوێ لە گۆرانێکی ئیسپانی بێ ئەمە گۆرانێکی ئەمە ئیسپانیە ئەمە فارسیە ئەمە تورکیە ئەمە عەرەبیە باشە ئێمە لە ناوچەکە ئەو هەموو سەرچاوە جوانەمان هەیە کە زۆربەی زۆری نەتەوەکانی دراوسێمان پەنان بۆ هوەری ئێمە بردووە موسا لە هەر حەوت قارەکەی جیهان کار لەگەڵ چەندین گروپی جیاوازا کردووە کارکردنی ئەم جارەشت لەگەڵ ئەم گروپە چیکەیە هەوڵێکی ترە بۆ ناسانی گۆرانی موزیکی کوردی لە دەرەوەی کوردستان بێگومان ینی تۆ هەر کارێکەکەیت هەر کارێکی لەگەڵ گروپێکی نوێ ئەەکەیت ئەوان پرسیاریان هەیە ینی خۆشترین کاتمان ئەوە بۆ کە ئێمە ئەو ڕۆژەی کە تۆمارمان تەواو کرد بۆ شەوی داهاتوو وێنەی کارزانیان خستە ناو سایتەکەی خۆیان وەکو هوەرمەندێکی کورد وێنەی منیان خستە ناو سایتەکانەوە کە هاتوون لێرە تۆماریان کردووە گروپی سەمفۆنیکی نیشتیمانی چیک گروپێکی کەم نییە ینی زۆربەی زۆری هوەرمەندە گۆرانی بێژەکانی دنیا ئەچن لەوێ تۆماری کارەکانیانەکەن مۆسیقای خۆیانەکەن جا ئەمە زۆر گرنگە هوەری کوردی بەز لە لۆکاڵان لە شاران نمێنێتەوە لە وڵاتان نمێنێتەوە بچێت خۆی بناسیێنێ زۆر ڕاست ئەو ناسنامەیە کە باسی یەکەم کە پێویستە سیاسی کوردیش ئەوە لەوەیان تێبگە دەستخۆش مامۆستاگیان زۆر خۆشحاڵم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی تووە بەو هیوایم کە هەوڵەکانی تۆ بۆ کاری لەم شێوەیە بەردەوامیان هەبێت وە چەندین شاکاری تر ببینین ئەگەر شتێک ترت ما بفەرم زۆر سپاس دەکەم ئەوەی کە گرنگە باسی بکەم ئەم بەرهەمە زیاتر نووسینەکانی هەوڵم داوە کە دەقا و دەق ئەوەی کە بنەماڵەی مامۆستا عەبدولکەریمی مودەڕس نووسیویانە مامۆستا حەمیمە ناکەریم چامەکەی وەڵامەکەی سالمی بە دیوانی تازەی نووسیوێتەوە من هەوڵ دەم دەقا و دەق ئەوە بەکار بێنمەوە ئەوە سەرچاوەکەی من بووە ئیتر بۆ ئەوەی سبێنە ڕەخنە نێت بەڵێ وەڵامشەیەک ئەوە بەو شێوازەنێ بۆ شێوە ئەمە دەقا و دەقی دیوانەکانە ئەو دیوانانەی کە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕس مامۆستا مەلا فاتح کوڕی کە زۆر وردەکاری بووە و هەروەها مامۆستا سیدیق ساڵحیش بەسەر دیوانی سالما چۆتەوە ئەوش کە بنکەی ژین زۆر پشتگیریان کردم بۆ ئەوە سپاسی هەموو ئەو کەسانە ئەکەم کە لە پشتمە بوون و داوای لەبرد ناکەم کە ناوی ئەگەر کەسێکیانم لەبیر چوو بێت بە هیوای بەردەوامی و کاری باشتر و کاری جوانتر مامۆستاگیان سوپاس مامۆستا عەدنان کەریم کە لەم پرۆگرامە تایبەتە لەنە کوشتار مەگەزینە لەگەڵمان بوویت زۆر سپاس دووبارە بەخێر بێ.